بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر 7 خۆم بە خۆشحاڵەزانم خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشیم لە ئەڵقەیەکی نوێ و ئەم ئێوارەیەش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد ببمەوە. کاندیدانی کۆمەڵی دادگەری و ئاوێتەبوونیان لەگەڵ جەماوەر لە ڕۆژانی ڕابردووی بانگەشەدا تەوەرەی سەرەکی ئەڵقەی ئەم جارەی کاتژمێر 7 بە میوانداری هەرێک لە بەڕێزان قومریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی هەولێر کە ڕاستەوخۆ بەسواسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. هەروەها مرواری محەممەد کاندیدی ژمارە 33 لە بازنەی دوی پارێزگای سلێمانی کە بەسواسەوە لە ستۆدیۆکانمان ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵماندایە و بە خێراتنی هەردوو لایەنەکەین. سەرەتا پێشەوەی بچمە لای قومری خان کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی پارێزگای هەولێر سەرەتا سیڤیەکەی دەبینین و دواتر دەچینە لای. قومریە شێخ محەممەد بەرزنجی ساڵی 1970 لە بنەماڵەیەکی ئاینی و خوێندەوار لەدایک بووە. بەهۆی ڕۆڵ و کاریگەری مامۆستا شێخ محەممەد بەرزنجی باوکی لە هۆشیارکردنەوەی ئاینی و نیشتیمانی هاوڵاتیاندا ڕژێمی باز تەنگ بە بنەماڵەکان هەڵدەچنێت و بڕیاری گرتن و دوورخستنەوەیان دەدات. دوجار بنەماڵەکان بە ناچاری کۆچ بۆ کوردستانی ڕۆژهەڵات دەکەن و لە شاری سنە نیشتەجێ دەبن. لە شاری سنە خوێندنی ئامادەی تەواو دەکات و بڕوانامەی بەکالەروس لە ئەدەبی کوردی بەدەست دەێنێت و زانستە ئیسلامیەکانیشی لای مامۆستا شێخ محەممەد بەرزنجی باوکی دەخوێنێت. لە نێوکاری ئیسلامیدا بەردەوامی با چالاکیەکانی داوە. لە ئەردوو کۆنگرەی 2015 و 2021دا بووە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان. چالاکی بواری هۆشیاری مافەکانی ژنانە و ئەندامی دەستەی دامەزرێنەری گروپی ئاشتی ژنان لە کوردستان و ئەندامی دەستەی دامەزرێنەری تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانی ژنانە لە سلێمانی. لە پەی چالاکی و خزمەتەکانی لە بواری ئافرەتان و ژناندا خەڵاتی ژنانی سمبولی پێبەخشراوە. ئێستا ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان و بەرپرسی مەکتەبی خوشکان و سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە لە کوردستان کاندیدی ژمارە 25 کۆمەڵی دادگەری کوردستانە لە بازنەی سێ ڕۆژئاوای هەولێر بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان و خۆشەویستان. قومری خان دووبارە سڵاو لە جەنابیش بێت. سوپاس بۆ ئامادەبوونت لە کۆتا هەفتەی با بڵین بانگەشەی هەڵبژاردنین. ئەم ڕۆژانەی کە ڕابورد، ئەم شەوانەی کە ڕابورد، ئەم ساتانەی کە ڕابورد لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێوە چوونە نێو جەماوەر، چوونە شەقام و کوچە و کۆڵانەکان، ماڵ بە ماڵ تەقەتاندا لە دەرگا و داوای دەنگتان کرد هەم بۆ خۆتان هەم بۆ با بڵین کۆمەڵی دادگەری. دەمەوێت بزانم چۆن ئەم ڕۆژانەی ڕابردووتان تێپەڕاندووە لەم کاتی بانگەشەیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا سڵاوی خوای پەروەردگار لە ئێوە و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و سڵاو لە خوشکی عەزیزم خاتوو مرواری محەممەد. لە ڕاستیە ئێمە هاوشانی برایان و خوشکی تری کاندیدمان لە شار و شارۆچکەکان چوینە بانگەشەی هەڵبژاردنەوە. دیارە کۆمەڵی دادگەری کوردستان لە 11 مانگ سەرەتای بانگەشەی هەڵبژاردننی یەکەم ئاهەنگی هەڵبژاردننی دەست پێ کرد لە دەواازەی ڕاپەڕینەوە بەو ئامانجەی کە شاری ڕانیە و شاری دەواازەی ڕاپەڕین کە لە ساڵانی ڕزگاری گەلی کورد لە دەستی بەعسی ستەمکار لە دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد. بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستانیش لەوێەوە دەستی پێکرد. ئێمە هەر لەوێەوە بە گوڕوتینێکی زۆرەوە چوینە ناو بانگەشەی هەڵبژاردن
بەو قەناعەتەش کە کۆمەڵی دادگەری کوردستان سەربەرزە و زۆر بە سەربەرزانە چێتە ناو جەماوەری خۆی و کۆمەڵی دادگەری کوردستان پێویستی بە بانگەشە نیە چ وەکو کۆمەڵی دادگەری و چ وەکو کاندیدەکانی چونکە سوپاس بۆ خوا خاوەنی ڕابردوویەکین کە پڕە لە سەروەری پڕە لە شکۆ پڕە لە دژایەتیکردنی ستەم و ناحەقی و ناعەدالەتی و گەندەڵی ئێمەش وەکو بەشێک لەو کاروانە پڕشکۆیە درێژەمان بە کاری بانگەشەدا و قۆناغ بە قۆناغ ئەو قۆناغانەی کە ئەو پلانی هەڵبژاردنەی کە مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستان پلانی بۆ داڕشت بوو بە هاوکاری ئۆرگانەکان ئێمە چوینە بڵێن چوینە ناو هەڵبژاردنەوە ئێمە بە تایبەت کە لە شاری هەڵمەت و قوربانی و شاڕی قەڵا و منارە لە هەولێرەوە دەستمان پێکرد لە شاری ئیسلام دۆست و ئیسلام خوازی هەولێرەوە دەستمان پێکرد بە هێز و گوڕوتینی ئەندامانمان دڵسۆزی و خەمخۆری ئەندامانمان و سەرکردایەتیەکانمان و ئەنجومەنی باڵا چوینە ناو پرۆسەی هەڵمەتی هەڵبژاردن و لێرەوە بە پێویستی ئەزانم سوپاس و پێزانین و دەستخۆشیمان ئاڕاستەی سەرجەم ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندەکان و ئەنجومەنەکانی برایان و خوشکانی کۆمەڵی دادگەری و لقی خوشکان و سەرجەمە ئۆرگانانە بکەین کە هاوکارمان بوون لە دەستپێکی هەڵبژاردن زانایانی ئاینی کە بەدەمەوەمانەوە هاتن و پاڵپشتی و پشتیوانی خۆیان بۆ کاندیدانی کۆمەڵی دادگەری ڕاگەیاند ئێمە بەو گوڕوتینەوە بەو هێزەوە بەو تاقەوە بەو تواناییەوە چوینە پرۆسی هەڵبژاردنەوە و چوینە ناو جەماوەریشمان چونکە ئێمە ئەوە سەرەتامان نەبوو پێشتریش هەر بەردەوام لەگەڵ جەماوەری خۆمان نابووین لەگەڵ جەماوەری ستەم لێکراوی خۆمان نابووین لەگەڵ جەماوەری ستەم دیدەی خۆمان نابووین لەگەڵ جەماوەری هەژار و کەم دەرامەتی خۆمان نابووین لەگەڵ کەم ئەندامان نابووین لەگەڵ مامۆستایان لەگەڵ ئەو سەرجەم ئەو چین و توێژانەی کە لەو کۆمەڵگەیەدان و بەشدارن لەو واقعە هەموارەی کە ڕووی لە کوردستان و هەرێمی کوردستان و بە تایبەت شاری قەڵا و منارە کردووە. زۆر باشە گەڕێم وڵات لە ستۆدیۆ دووبارە بە خێربی مرواری خان هەمان پرسیارم بۆ تۆ ژێ بەس پێشوی وەڵامم بیتەوە بە بینەر و بیسەری سیڤەکەی تۆش بین. مرواری محەممەد علی ناسراو بە مرواری مەلا محەممەد جاف ساڵی 1970 لە شاری ڕانیە لەدایک بووە. ئەڵگری بڕوانامەی بەکالریوس لە زانستە شاریەکان کۆلێژی زانستە مرۆڤاتیەکانی زانکۆی سلێمانی و بڕوانامەی بەکالریوس لە زانستەکانی قورئان علوم القورئانی زانکۆی ئەلحوڕەی کەرکووکە. بەشداری لە ژمارەی کۆنگرە و کۆنفرانسی سیاسی و ڕۆشنبیری و ئیداری لە ناوخۆ و دەرەوەی هەرێم کردووە. قەڵاتی ڕێزلێنانی ژنانی سەرکردە و خەباتژێڕی پێبەخشراوە. سێ خولی یەک لە دوای یەک بە ئەندامی سکرتارێتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەڵبژێردراوە. بۆ ماوەی 5 ساڵ ئەندامی سەرکردایەتی و ئەندامی ئەنجومەنی چاودێری کۆمەڵی دادگەری کوردستان بووە. ئێستاش کاندیدی ژمارە 33 بازنەی دوی باشووری سلێمانی و بازیان عربەت قەرەداغی کۆمەڵی دادگەری کوردستانە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عراق. دووبارە سڵاو مرواری خان سیڤەکەی جەنابتمان بینی و گوێمان لێبوو هەر لەم بەرنامەیە دومجارە لە خزمەت جەنابتین بەڵام ئیتر میدیا بە شێوازێکی گشتی میدیای کۆمەڵی دادگەری لە خزمەت ئێوەی کاندیدانایە لە هەفتەی کۆتایی شاین ئەبێ بەرنامەکان زیاتر چڕکەینەوە لەسەر جەنابتان هەمان پرسیاری لە قومرێخانم کرد لە تۆش یەکەم لەم
زەمەنی کە ڕابوو لەم شەو ڕۆژانەی ڕابرد ئێوە چیتان کردووە چۆن تەفاعولتان لەگەڵ جەماوەر کرد کاتێک چوونەتە کوچە و کۆڵان و شەقام و لە دەرگای ماڵانتان ناو چوونەتە لای ئەو خەڵکە هەستان بەچی کردووە چیتان جواب دراوەتەوە بەڕاست دەنگی نەخێر زیاتر وە بەرامبەر بە ئێوەیان دەنگی بەڵێ و پاڵپشتیکردن بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دووبارە دەستخۆشی تا لێ یەکەم زۆر سپاس بۆم دەرفەتێک کە بە ئێمەتاندا سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز و سڵاوم هەیە بۆ خوشکی ئازیزم خاتۆ قمرێ بەرزنجی هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم بڵێ ئێمە لەو کاتەوە کە بڕیاری ئەوە درا کە دەست بە بانگەشەی هەڵبژاردن بکەین من دووبارە قسەکانی مامۆستا ناکەمەوە کە لە سەرەتاوە لە شاری ڕانیەوە دەستی پێکرد دیارە ئێمە پێشتر هەر لە ناو جەماوەرا بووین و ئاوێتەی جەماوەری خۆمان بۆ بووین بەڕاستی و لە دوای بڕیاردان بۆ بانگەشەی هەڵبژاردن کە ئێمە دەستمان پێکرد زۆر بە گۆڕم و گۆڕی بەو پەڕیسی قەومتمانە بە خۆبوونەوە بە خۆمانەوە بە حیزبەکەمانەوە کە چوینە بەردەمی جەماوەر بەڕاستی من ئێستا کە لێرم زۆر دڵخۆشم لە سەرەتا ئەم پرۆسەیەکی قورسە بەڕاستی کە ئەچێ ناو بابەتەکە تا لەگەڵی ڕادی بانگەشە ناڕەحەتە ناخۆشە بەڵام ئێستا بەڕاستی زۆر دڵخۆشم هەست بەوە دەکەم کە کۆمەڵی دادگەری بەڕاستی حیزبێکی گەورەیە کاندیدەکانی کەسانی ڕازگۆ دەستپاکن بەڕاستی خەڵک زۆر پێشوازێکی جوانی دەکردین دەنگی نەخێر زۆر کەم بوو لەو بانگەشانی کە ئێمە کرمان یعنی ئەو ڕێز و احترامی کە خەڵک لە ئێمە گرتووە بەڕاستی جێگای ئەوەیە کە ئێمە لێرەوە زۆر سوپاسی جەماوەری بازنەکانی یەک بەیەک هەرکەس و بازنەی خۆی کە من لە بازنەی دووی باشووری سلێمانیم بەڕاستی لێرەوە سڵاویان بۆ دەنێرم دەستخۆشیان لێ دەکەم دڵم زۆر پیان خۆشە هەست بەوە دەکەم بەڕاستی کە جەماوەری کوردستان ئاواتێکی ئێمە ئەوە بوو کە ئەم جەماوەرە ڕۆشنبیر بێ وشیار بێ حەق و ناحەق لە یەکتری جیا بکاتەوە ئەمڕۆ ئێمە سپاس بخوا بە چاوی خۆمان ئەیبینین کە جەماوەر ئەلحەمدولیلا زۆر وشیارە زۆر تێگەیشتووە شتی باش و خراپەکانی لە یەکتری جیا کردوتەوە بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە چوبینە بەردەمی هەر کەسێک و هەر ماڵک تەنانەت ئەو شوێنانەی کە لەوانەیە دەنگی ئێمەی زۆر کەمیش تێدا بێ خەڵکەکە زۆر بەڕێز بۆ زۆر پشگیریان کردوین و زۆر خەڵکە بۆ ینی کە بە تەمای دەنگدان نەبوو کە ئێمەی بینیوە ئەوەش فەزلی پەروەرگارە فەزلی ئەو دینەیە فەزلی ئەوەیە کە بەڕاستی ئەلحەمدولیلا کۆمەڵی دادگەری کەسانی ڕازگۆن و دەیانەوێ ببن بە بەرپرسی ڕاستەقینەی ئەو خەڵکە ببن بە نوێنەری ڕاستەقینەی ئەو خەڵکە کە خەڵک ئەلحەمدولیلا هەستی بەوە کردو کە ئێمە کەسانێکین کە بەڕژەوەندی ئەو خەڵکەمان دەوێت کە دەمانەوێت بەڕاستی خزمەتکاری ئەو خەڵکە بین کە دەمانەوێت بەڕاستی نوێنەری ئەو خەڵکە بین ئەمە جێگای دڵخۆشی بۆ ئێمە کە خەڵک هەست بەم شتە دەکا ئەمە ئاواتێکی ئێمە بوو کە خەڵکی هەست بکە کە چێ دڵسۆزێتی یان چێ خەمخۆرێتی چێ لە کاتی تنگانەدا بە هاواریەوە دەچێ یعنی کەسانێکی کەنە خوێندەواریش بن کەسێک ینی پیرە پیا و پیرە ژنەکان هەستیان بەم حقیقەتە کردو بەڕاستی ئەمە منی زۆر دڵخۆش کردووە زیاتر وەرەم پێدەبەخشێ زیاتر گەرم و گڕم دەکا بەڕاستی وام لێ هاتووە هەتا ئێستا کە ئێمە بە بەردەوامی شەو ڕۆژمان خستوتە سرێک و بانگەشە دەکەین ماندوو نەبووین ئەوەندەی تر وزە و تین و تاقمان پێدەبەخشێ قسەی ئەم جەماوەرە تێگەیشتنی ئەم خەڵکە ئەمە جێگای دەستخۆشیە جێگای دڵخۆشە بەڕاستی بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان کە خەڵک بەو جۆرە الحەمدولیلا تێگەیشتووە شتەکانی بۆ جیابەتەوە هەندێک کەس لەوانەیە بە ئاشکران نەژڵێ من دەنگایم بەچێت چونکە دەنگدان بەڕاستی شتێکی نهێنێ ئێمەش نامانێت خەڵک بە سەراحەت قسەی دڵی خۆی بانەکە پێویست ناکە بەس ئێمە تیان دەگەین الحەمدولیلا کە خەڵکەمان تێگەیشتووە ئەوە جێگای دڵخۆشی بۆ ئێمە ئەوە ئێمەی زۆر بە گوڕ و تینتر کردووە بۆ ئەم بانگەشەیە بەرەو ڕووی هیچ با بڵین جۆرێک لە نا یان باە بەتوندی وەڵامت بدەنەوە یان جۆرێک لە بێتاقەتی و بۆ دروست بێ لە کاتی ئەم بانگەشەیە بەرەو ڕشتیا بوویتەوە یا بەهۆی هەڵوێستەکانی کۆمەڵ لە ڕابردوو و کاندیدەکانی ینی ئەگەر تەنانەت ئەوەی دەنگیشی نەدابێ بە کۆمەڵ یا بڕیاری نەدابێت دەنگدا بە کۆمەڵ یا بە کاندیدەکانی هیچ احترامی لە ئێوەی کاندیدەکان گرتو و قسەیەکی ڕق و زبری پێ نەوتون سپاس بخوای پەروەرگار هەتا ئێستا نەک بڵێ قسەی زبر هەتا ئێستا ئەگە بڵێن بە پەنجەی دەست لەوانەیە بژمێریە کە کەسانی پێتی من خۆم یەکلا کردو بۆ فلانە لایەنە فلانە لایەنم لەوانەیە بە پەنجەکانی دەست بژمێرن ئەو کەسانە کە بە ئێمەوت و ئێمەش چونکە هەرکەس هەر لایەنێ و دەنگدەری خۆشی تایبەتە ئێمە ڕوومان لە دەنگدەرانی تر نەکردووە کە زانیمانە بە تاکیدەوەیە بەرز لە بازاڕەکان دەکاتێک کە کەسێک بینیەوە لەوانەیە بە پەنجەکانی دەست بژمێری کەوت پێتی من خۆم یەکلا کردوتە بەڵام دوعای خێری بۆ کردوین دەستخۆشی لێ کردوین سوپاسی کردوین باسی پەرلەمانتارەکانی ئێمەی کردو باسی وەزیرەکانی ئێمەی کردو زۆر مەدح و سەنای کردوون و دەستخۆشی هەبوو بۆیان دوعای سەرکەوتنی بۆ کردوین بەس توێتی من فلانە لایەنم ئەگەر نا هیچ شتێک الحەمدولیلا نەکرد
قسەی زبر ئێمە خەڵکی بەڕاستی لە بازارەکان زۆر پێشوازی گەرمیان لێکردین خزمەتیان پیان خۆش بە خزمەتمان کە دانیشین شربەتیان لەلا بخۆینەوە بە زۆری یعنی بە زۆر ئاویان دەداینێ و ئەویان دەکردین کە لە هەمان کاتدا ئەوەمان لەبیر نەچێ کە ئەلحەمدوللا خەڵکەوەندە وشیارە لایەن هەیە چۆتە بازار بەڕاستی کامێرەی پێ بۆ نەیتوانێ و کامێرەکەی دەربێنێ تەسویر بکە چکە هیچ کەسێک بەدەمیەوە نەهاتووە خەڵک بەدەمیەوە نەهاتوو پێ ئەی بۆ کامێرەکەی دەربێنێ و ڕسمیش بگرێ زۆر باشە خومری خان ئەو قسەی مرواری خان سەرنجی ڕاکێشام و ئەیکەمەوە بە پرسیار بۆ جەنابەت هەر بە فعلی هەندێک هێز و لایەن ڕووی ئەویان نییە کە بەخۆیان و کاندیدەکان و کامێرەوە ڕاستە خۆیان بە تۆمارکراوی بچنە بازار و ماڵ و شوێنە گشتیەکانەوە ئەمەی وای لە ئێوە کردووە ئەچنە بازار ئەچنە کوچە و کۆڵانەکان لە دەرگای ماڵانەدەن لە دەرگای ڕێکخراوەکانەدەن ئەوەی کە بیبینن بیناسن و نەیناسن دەنگدەری کۆمەڵ بێ و کۆمەڵ نەبێ ئافرەتێکی محاجەبە بێ و سافیرە بێ پیاوێکی ڕیژدار بێ و پیاوێک بێ کە لە سیماشە ئیلتیزاماتی پێوە نەبێ قسەی لەگەڵەکەن ئەم جەراعەتەی ئێوە کە ئاوە ئەچنە ناو خەڵکەوە بەبێ ئەوەی بستڵمنەوە کە وەک مرواری خانی ژووتی قسەیەکی زبر و تون بە ئێوە نەوتراوە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بەڕاستی بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەبێ بزانین لە هەڵبژاردنە کە پرۆسەیەکە کە تێیدا ئێرادەی گەل ئێرادەی خەڵک تێیدا بەرجەستە دەبێت چەند ڕەکیزەیەک یا چەند ئەساسێک و چەند پایەیەکی هەیە یەکێک لەو پایانە حیزبە و مێژووی حیزبەکەیە پاشان کاندیدە پاشان ئەندام و دۆست و لایەنگرە و لە سەروی هەمووشیانەوە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان شانازی بە خۆمانەوە دەکەین کە خاوەنی مەبدەئێکین خاوەنی ویژدانێکین و خاوەنی ئێرادەین و لە پاڵ هەموو ئەمانەشە لە کۆمەڵی دادگەری کوردستاندا لە سەرۆکەوە تا ئەندامان یعنی کە دەیت خوارەوە ئەندام بە ئەندامەوە لە ئەتوانم بڵێم ئەندامەکەی خوارەوەمان کە لە بازنەکانە ئیشەکە بەقەی ئەندامەکەی سەرە و سەرکردایەتی لەو دڵ سۆسترە کەواتە ئێمە هێزمان هەیە هێزەکەمان لە چیایە لە خەمخۆری لە دڵسۆزی لە ماندوونەناسی و لە هێزی خۆبەخشی و لە متمانە بەخۆبوونی ئەندامانمان کە ئێمە سوپاس بۆ خۆی پەروەردگار وەکو کۆمەڵی دادگەری کوردستان خاوەنی سەروەتێکی زۆر گەورەین کە سەروەتی مرۆییە ئەندامانی ئێمە نەک لە مقابلی پول و پارە و یا ئیغڕائیاتی دنیایی نایەن کار بۆ کۆمەڵی دادگەری بۆ کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بکەن ئەندامانی ئێمە زۆر بە ویژدانەوە زۆر بە دڵسۆزانەوە زۆر بە خەمخۆرانە بە ئیرادەیەکی بەهێزەوە بە متمانەیەکی بەهێز بە حیزب و بە سەرکردایەتی و بە سەرۆک و بە کاندیدەکانی هاتوونەتە مەیدان ئەمە خۆی گەورەترین سەرکەوتنە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان و ئێمە ئەمە وامان لێ دەکات کە زۆر بە شانازیەوە ئەچینە ناو خەڵک چونکە کۆمەڵی دادگەری کوردستان پردی متمانەی لە بینی خۆی و جەماوەرەکەیدا نەپچڕاندووە پردی متمانە لە نێوان سەرکردایەتی و ئەندامانە بەهێزە پردی متمانە لە نێوان سەرۆک و ئەندامانی کۆمەڵی دادگەریدا بەهێزە ئەمە وامان لێ دەکات کە بەهێزتر بین هەڵبژاردن بۆ هەڵبژاردن زۆر بەجەریئانە بینە مەیدان بڵین ئێمە متمانەمان بە خۆمان هەیە متمانەمان بە ئەندامانمان هەیە متمانەمان بە دەنگدەرانمان هەیە و متمانەمان بە ئەو گەل و جەماوەرە هەیە کە گەلێک و جەماوەرێکی موسڵمانە و خاوەنی ویجدانە و هۆشیارە و ئەمڕۆ بە هۆشیارانە لە ڕۆژی هەڵبژاردن و ڕۆژی دەنگدان دێتە مەیدان و بە وەفایە بەرامبەر بەو کار و پرۆژانەی کۆمەڵی دادگەری کوردستان خزمەتی جەماوەرەکەی کردووە و لە مەیداندا بووە و خۆی لە جەماوەردا نەبڕیوە توانیوێتی لە سەرجەم ئاستەکاندا زۆر بە متمانەیەکی زۆرەوە پەیوەندیەکی زۆر پتەوی لەگەڵ جەماوەرەکەیدا هەبێت و ئەو پردە متمانەی کە لایەنەکانی تر نیانە ئەو پردە متمانەی کە لایەنەکانی تر لەگەڵ جەماوەرە زۆر باشە پەیامەکەت گەیشت ئێمە خاوەنی ئەو پردەین ئەتوانین
بەڵێ تۆ چی و چنیوەتەوە لەم ینی لە ئەوڵ شۆ لێم پرسیید بەڕاستی وەڵامت هەر نەدامەوە تۆزە گەشتگیرتر قسەت کرد تۆ چی چنیوەتەوە لەم ڕۆژانی بانگەشەیە ئەو خەڵکی بینیوتن چۆن بوون لەگەڵت ئایا ئەوەی تەسەورت ئەکرد وا بوو یان زیاترە مرواری خان وتی من ئێستا بەڵێ لەوانەیە لە ڕووی جسەدیەوە زۆر هیلاک بم بەڵام لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاحم و زۆر دڵم خۆشە بە چاو سەرەتای بانگەشەیە ینی ئەمە گەر کاندیدێک بەهێز نەبێ ینی بەڕاستی ئەم قسێ ناکات یا ئەوەی کە فیدباکی وەرگرت بێتەوە فیدباکێکی باشی وەرنەگرت بێتەوە وا ناڵێت تۆ چیت چنیوەتەوە تۆ هەست بە چیەکەی ئایا بە فعلی لە ڕووی جستەوە کە ماندووی لە ڕووی دەرونیشەوە ماندووی تو ناومێدی لەوەی کە خەڵک دەنگ نادەن بە تۆ با بڵێن بە حیزبەکەدیان پێچاوانەکەی ڕاستە ئەوەی کە من باسم کرد بە گشتگیر ئەوە بڵێن لە سەرچاوەی هیوا و ئومێدمەوە دێت بەوەی کە چوومەتە ناو خەڵک بانگەشەی هەڵبژاردنم کردووە بە دەمەوە چوونی ئەو جەماوەرە بۆ کۆمەڵی دادگەری بۆ کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کە سواز بۆ خی پەروەردگار ئێمە گەشتبینین و گەشتبینین بە داهاتووی هەڵبژاردنەکە و گەشتبینین بە ئەنجامی هەڵبژاردنەکە چونکە بەڕاستی ئەو خەڵکە زۆر بە ڕووخۆشی بە دڵێکی خۆش و بە هیوا و ئومێدەوە پێشوازیان لە کۆمەڵی دادگەری کوردستان کردووە و پێیان وتوین ئێستا تاکە هێزێک کە ئێمە بتوانین پشتی بەستین کۆمەڵی دادگەری کوردستانە واتە هێزێکە کە توانیوێتی متمانەی خۆی لە ناو جەماوەرە بپارێزێت. زۆر باشە مرواری خان ئەوەی هەستم پێکرد لەم بانگەشەیە بەرپرسانی کۆمەڵی دادگەری بە شێوازێکی گشتیە لە جەناوی سەرۆکەوە کە مەڵبەند بازنە بە بازنە ئەگەڕێ کۆڕ و سیمیناری هەیە خەڵک بەسەرکاتەوە دوای ئەوان ئەندامانی ئەنجومنی باڵا و سەرکردایەتی هەموو ئۆرگانەکان مەڵبەندەکان بەس ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەم جارە پەرلەمانتارەکانی ئێستا و خولەکانی پێشوو لەگەڵ ئێوەیان بەشان ئەگەڕێن شت هەڵەواسن داوا لە خەڵکەکەن کە دەنگدەن بە ئێوە ئەم هاوکاریکردنی ئەم تیمانی کە لە ئێستا لە پەرلەمانان لە ئەنجومەنەکانی پارێزگاکانان یا لە حکوومەتە خۆجێ و پێشتر لە حکوومەتا بوون ئەمە بەڕاست بۆچی ئەگەڕێتەوە ئێستا لەگەڵ ئێوەیە هاتوونشان بەشانی ئێوە داوای دەنگەکەن بڵێ یەکەمەوەی ئێمە هەمومان دەبێ هاوکاری یەکتر بین کە ئەمە مەبدەئێکی خۆمانە گرنگە ئەمە هێز و قووەتە بۆ هەمومان کە هاوکارین بەدەم یەکەوەین لە ئیسلامدا بەڕاستی واجبە لە سەرمان کە هاوکاری یەکتری بکەین لە ڕوویەکی تریشە بەڕاستی ئەمە سەربەرزیە ئەم پەرلەمانتارە بەڕێزان لەبەرەوەی ئەوەندە سەریان بەرزە ئەوەندە لە خۆیان مطمئینن کە کاری باشیان کردو لە ڕوویان دێ دووبارە بێنەوە ناو جەماوەر و داوا لە خەڵک بکەن کە دەنگ بەم خوشکانی ئێمە بەم برانی ئێمە بدەن لەبەرەوەی بۆ خۆیان بەڕاستی پەرێزیان پاکە بەس کەسانێک بەڕاستی کە پەرێزیان پاک نەبێ ناتوانن بەم جۆرە ڕوبەڕووی جەماوەر ببنەوە ئێمە بەڕێز مامۆستا مەرگوڵپیمان لەگەڵا بوو لێرەوە سڵاوم هەیە بۆی دەستخۆشی لێکم کە 3 ڕۆژ لەگەڵ منا بۆ بەڕاستی بۆ من زۆر جێگای خۆشحاڵی بوو کە دەستی خۆش بێ و کە ئەرکێکی خۆشی بەڕاستی خەڵک زۆر بە خۆشحاڵی بەرەو پیری ئەهات کە مامۆستایان ئەبینی خەڵک ئەگەشایەوە کاک ڕەمەزانم لە کاک ڕەمەزان بە هەمان شێوە ئەمە ئەومان پێ دەڵێ بەڕاستی کە خەڵکیان لە منطقەی باوڵین زۆر سوپاسیان دەستیان خۆش بێ بەڕاستی یەک بەیەک ئەندام پەرلەمانەکان و ئەنجومەنی باڵا سەرکردایەتیەکان و بە تایبەتیش بەرپرسی ئەنجومەنەکان و ئەندامی ئەنجومەنەکان و هەموو ئۆرگانەکان کە من لێرەوە زۆر سوپاسیانەکەم دەستخۆشیان لێکم ئەوان هەمویان لەگەڵ ئێمە زۆر ماندوو بن چونکە ئێمە کارەکە کاری یەک تاکە شخصیمان نییە ئێمە کارێکی بە کۆمەڵ و دەستە جەمعی و ئێمە تیمێکین ئێمە بۆ هەمومان یعنی شتێک نییە بڵێ تایبەت بێ بە مرواریان بە خاتو قمری و بە کەسێکتەوە ئەمە بۆ هەموو کۆمەڵی دادگەریە بۆی ئێمە ئەم پاڵ پشتێش بەڕاستی ئەمەش هێز و قووەتت زیاتر پێ دەبڵێ سەرکەوتنی ئەم 5 کاندیدە سەرکەوتنی کۆمەڵە بێگومان سەرکەوتنی کۆمەڵی دادگەریە سەرکەوتنی ئەم کاندیدانە کە ئومێد دەکەم ئینشەڵا هەر پێجیان دەرچن بەڵام من دەمەویست لێرە بەڕاستی خاڵێکی چەند خاڵێکم ئەوە کرد کە ئێستا ئێمە لە بازارەکانی یەکێ لەو خاڵە گنگانە ئێمە خەڵکی بازارەکان ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکەن من وەک خۆم چەند کەس پەیوەندی پێوە کردم دەڵێ وەرە فڵانە بازار ئێوە زۆر خۆشەویستن لە لای خەڵک خەڵک داوامانەکە سپاس بخۆی پەروەردگار و خەڵک کاتێک خوشکان و برایانمان لە تیمە گەڕۆکەکانمان کە دەگەڕێن ئەڵێن وەڵڵاهی چەندین خەڵک کە بزنس کارتەکەمان داوە دەدەسی سەری هەڵبڕی و
سپاسی خی پەروەرگاری کردو و کات و بزنسکارتەکەی ئێوە خستۆتە سەرسەر و سەرچاوی ئەوەندە خۆشحاڵ بووە بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشی ئەنج ڕێکخراوەکان خەڵک ئەبینین و ئەبیستون و ئاگامە لێ کە داواکەن چەند ڕۆژ ینی خەریکەوە دەبن داوا لە ڕێکخراوەکەن بێین بۆلاتان چەند وعدیان پێ دەدەن ئێمە ئەو وعدەمان هەیە ئەوەتان بۆ دەکەین ئەوەتان بۆ دەکەین بەس ڕێگامان پێ بدەین بێین و ئێوەش پشگیری مان بکەن ئێمە سپاس بۆ خۆی پەروەردگار ئەوەی کە چوو بین هەت ڕێکخراوێک چوو بین بۆ خۆی داوای کردووە داوا دەکەن یعنی تەکلیف مالی دەکەن فرسەتێک و کە هەلێکیان بۆ بەرەخسێنین کە سەردانیان بکەین و پشگیری مان بکەن ئەوان بۆ خۆیان داوا دەکەن ئەمە جێگای دڵخۆشە بەڕاستی و خاڵێکی تری زۆر گرنگ کە دەمێت لێرە باسی بکەم نازانم یعنی بەڕاستی ناتوانم بەدەم سپاسی ئەو بەرپرسی ئەنجومەنانەی خۆمان بکەم کە لە هەموو شوێنەکانی خۆیان ئەمانە کە نوێنەری کۆمەڵی دادگەری بوون بەڕاستی نوێنەرێکی ڕاستەقینەی کۆمەڵی دادگەری بوون چۆن دەڵێ ئەرکی مسلمانەتی خۆیان جوۆر بە جوانی ئەدا کردو ئەچینە هەر شوێنێک کە ئەو برا بەڕێزانە یان ئەو خوشکە بەڕێزانەمان لەگەڵا کاتێکدا ئەگەر ئێمەش بە چاکینە ناسن و کارەکانی ئێمەشیان نەدیت پێ بەڕاستی دەڵێن جا فڵان کەس بەڕاستی ئەوەندە نمونەی جوانی هەیە ئێمە لە خزمەتی داین و دەنگەکانمان بۆ ئەوانە کە ئەمە بەڕاستی جێگای دڵخۆشیە ئەبێ کۆمەڵی دادگەری بەڕاستیە ئەم سەروە مرۆیی کە هەیەی بەڕاستی زیاتر احتیفازی پێوە بکە و زیاتر پەرەی پێ بدە ئەمە جێگای دڵخۆشی ئەمە نمونەی زۆر جوانن ئەمەشتی زۆر گەورە و گرنگن بەڕاستی ئەو وشانەی کە هەستان پێکردو لە مستان کردوون و بیستوتانن کە ئێوەڵەن ئێمە کۆمەڵی دادگەرین یەکسەر خەڵک باسی چیەکە کۆمەڵ لە ناو خەڵکە بەچی ناسراوەتەوە کۆمەڵ بە خزمەتە جوانەکانی بەڕاستی لە هەندێک شوێن لەو شوێنانی کە ناوچەی کشت و کاڵیە بۆ نمونە ناوچەی زراعە یەکسەر باسی کە عەبدوستارەکرێ ئەڵێن بەڕاستی کۆمەڵ خاوەنی فڵانە وەزیرە دەستپاکە بوو فڵانە وەزیرەی کە چەندە هاوکاری جوتیاران بوو کە ئێمە بەرهەمەکانمان بۆ سەر نەدەکرا ئەو هاوکارمان بوو بەڕاستی ئێمەی بژاندەوە لە بەعزێ شوێن دەڵێن کۆمەڵی دادگەری بڵێ خاوەنی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە پیاوی ژمارەکان ئەو پیاوەی کە شەو ڕۆژ خست بۆ سەریەک و کوتلە بە کوتلە ئەگەڕا بۆ پشگیریکردنی کورد کاکسۆران بە هەمان شێوە ئەلحەمدوللا من و مامۆستا قومریش کە ئێستا هێشتا ئەزمموی پەرلەمانیمان نییە بە سپاس بخوای گەورە ئێمەش بەهۆیەوەی کە کۆمەڵی خەڵکی زۆرمان پەروەردە کردووە کە چەندین ساڵە ئێمەش لەم حیزبەدا و لەژێر چەدی کۆمەڵی دادگەری خەریکی کاری داعو و بانگەواز و پەروەردەین سپاس بخوای پەروەردگار کۆمەڵی خەڵکی باشمان پەروەردە کردووە خەڵک بە ئەوە دەمان ناسێتەوە هەریەکەمان لە شوێنی خۆمان الحەمدلله بانخوازێک بووین ئەو فەزلی پەروەردگارە ئیتر هەریەکەی بە شتێکی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری دەناسرێتەوە یەکسەر دڵێ کۆمەڵی دادگەری خاوەنی فڵانە کەسەیە بۆیە ئێمە ئامادەین دەنگەکانمان بدەین بەوە ئەنجا خەڵکی هەندێ ناوچە شوێنی بۆ خۆیان بانگمان دەکەن دەڵێن پێمان خۆشە فڵانە کاندیدە کە لە بازنەکەی ئێمەدا پێمان خۆشە بێ و بیبینین و دانیشین لەگەڵی و ئێمە وعدمان داوا دەنگی پێ بدەین چەندین شوێن بەو جۆرە ڕۆشتوین زۆر باشە دێم و خزمەتت قومری خان ئێوە لە بانگەشەکەتانە ئەندی خۆتان نەزانن هەم ئەندامی سەرکردایەتین هەم لە چەندین با بڵین وەرکشۆپ و خول و لە هەڵبژاردی دیکەشا بێگومان بەشداریتان کردووە ینی ڕێکخراوەکانی تایبەتمەند لە بواری هەڵبژاردنە دەنگدەرانیان کردووە بە سێ بەشەوە دەنگدەرەکانی ئەوەنی کە دەنگدەری خۆتن دەنگدەری خۆڵەمێشی و ئەو دەنگدەرەی کە پێویست ناکە کاتیان پێوە بکوژیت و ینی یەکلان کە دەنگدەری لایەنێکن ئێوە توانیوتانە ئەم پۆلێنە بکەن کاتێک گەشتنە شوێنەکان ئەمە یەک دوو هەل لەگەڵ و پرسیارە ئایا ئێوە تەنها ئەچن بۆ لای خەڵکە موسڵمان و مولتەزیمەکە و ئەوانەی کە دەنگدەر و لایەنگر و خۆشەویستی کۆمەڵی دادگەرین یان نەخێر ئێوە کە ئەچنە شوێنێک هەموو لایەنەکان بە یەک چاوسێ دەکەن و داوای هاوکاری و دەنگ و متمانە بەخشین بە خۆتان و حیزبەکەتان لە هەموو لایەکەکەن لە ڕاستیە ئێمە کە سەردانی بازاڕەکان و سەردانی ماڵەکانەکەین ئێمە سەرجەم جەماوەر و خەڵکی کوردستانمان کردوتە ئامانج نەک تەنها ئەندامانی خۆمان چونکە ئەندامانی خۆمان ئەوە هەر بەبێ منەت هەموو ئەندامی کۆمەڵی دادگەرین و بە دڵنیاییەوە دەنگ بە کۆمەڵی دادگەریەدەن باش بەڵام من وەکو قومریە شێخ محەممەد بەرزنجی توانیومە پێگەی خۆم پێگەی کۆمەڵایەتی و سیاسی خۆم و بنەماڵەکەم بەڕاستی بخەمە خزمەتی ئەو پرۆسەیە چونکە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ناوێکی دیارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان ئەوە تیمەکانیش کە لەگەڵمان کاتێک کە دەچین سەردانی ئەو خەڵکە دەکەین بە تایبەت دەنگدەرە خۆڵەمێشیەکە کە دەڵێن شێخ محەممەد بەرزنجی
یەکسەر کارتەکە خەنە سەر چاویان و ئەڵەن شێخ محەممەد بەرزنجی ئێمە قەرزاری مامۆستا شێخ محەممەدی بەرزنجین کە ئەمە خۆی گەورەترین دەستکەوت و سەروەریە بۆ من کە کچی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیم و بۆ کۆمەڵی دادگەری کوردستان کە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی پێشەوەی ئەو کۆمەڵی دادگەری کوردستان بووە. ئێمە مێژوومان پڕە لە سەروەری و دژایەتی ستەم و ناحەقی و ناعەدالەتی و ئەوەش لای خەڵکی کوردستان و جەماوەری کوردستان دیارە. خاڵێکی تری بەهێزی بنەماڵی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ئەوەیە کە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بە کۆتری ئاشتی کوردستان ناسراوە بۆیە کەسانێکی تر کە غەیری کۆمەڵن و ناوی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیان زانیوە و ئاگایان لە مێژووی سەروەری و خزمەتەکانیەتی خۆیان بە قەرزاری دەزانن و لەوانەیە ئەو کەسانە دەنگدەری لایەنێکی تر بن یا سەر بە لایەنێکی تر بن یا لەوانەیە هەر دەنگدەر نەبوون و پێشتر دەنگیان نەدابێ بەڵام ئێستا متمانە دەکەن بە قومریە شێخ محەممەد بەرزنجی بەهۆی ئەو سەروەریەی کە هەمان بووە لە ڕابردوو کە خزمەت بە خەڵک و جەماوەر بووە و خزمەت بە ئاشتەوایی بووە لە هەرێمی کوردستان. زۆر باشە. ئەوەی کە لایەنەکانی بەتایبەت دەرەوەی دەسەڵات قومرێخان لی ئەترسێت ئەوەیە کە ترس لەوە هەیە کە خەڵکێک بەڕاستی بە گەرم و گوڕی نەچن بۆ دەنگدان. خۆشتەزانی ئەوانی ناچن بۆ دەنگدان دەنگدەری لایەنی دەسەڵات نین، دەنگدەری هێزەکانی دەرەوەی دەسەڵاتن و لە دەسەڵات پەست و تووڕەن بۆیە ناچن بۆ دەنگدان. ئێوە لەم بەسەرکردنەوە مەیدانیانی خۆتانە تا چەند بۆتان دەرکەوتووە کە بە فعلی خەڵکێکەیە ناچێ بۆ دەنگدانی یان بەبوونی ئەم بازنە و کاندیدە جیاوازانی کە ئێستا هەیە خەڵک جۆرێک لە گەرم و گوڕی پێوە دیارە و ئەوەی کە وتوبێتیشی ناچین بۆ دەنگدان ئێستا ڕەیان گۆڕاوە و ئەیان هێ بچن بۆ دەنگدان. ئەوە حقیقەتێکە ڕاستیەکە واقعەکە ئەمڕۆ لە ساحەی کوردستان خەڵکێک بێزار کراوە لەوەی کە بتوانێت بە دەنگدان گۆڕانکاری بکات بەڵام ئێمە لە بەنگەشەکانمانە هەوڵی جددیمانداوە بەوەی کە متمانە بۆ خەڵک بگەڕێنینەوە بەڵێ ئەو هەڵبژاردنە ئەتوانی تۆ ممارەسەی مافێکی حەقیقی خۆت بکەی و توانیشمانە تێیدا سەرکەوتوو بین کە خەڵک هان بدەین بۆ دەنگدان و خەڵک هان بدەین بەوەی کە بچن ممارەسەی ئەو مافەی خۆیان بکەن چونکە ئەوە لەگەڵ ئەوەی کە مافێکە ئەتوانی تۆ ممارەسەی بکەی ئەرکێکی شەرعی و ئاینیشە وەکو مسلمانێک وەکو جەماوەر کە لە سەرشانتە بۆی بتانی ڕۆڵت هەبێت و کاریگەریت هەبێت لەگەڵ کە تۆ ناڕازیت ڕەخنەت هەیە گلەیت هەیە ئەزانی مافەکانت پێشێل کراوە کەواتە وەرە ئەو ئەرکە شەرعیە و دینی خۆت بەجێ بهێنە بەشێک بە لەوە دیهێنانی چاکسازی و گۆڕانکاری و ڕوبەڕووبوونەوەی ئەو ستەم و ناحەقی و ناعەدالەتیەی کە بەرامبەر بۆ گەل و نیشتیمان ناکرێ بەڵێ ئەوەشمان هەیە بەڵام خەڵک لەوانەیە لە سەرەتای بانگەشەیە تا ڕادەیەک هەستمانە کرد کە بێهیوایەت بێزارە تااقەتی نییە بەڵام بە کۆشش و بەردەوامی ئێمە و لەوانەیە خەڵکی تریش ئێستا گۆڕانکاری دروست بووە و خەڵک بەڕاستی سەر سندوقەکانی دەنگدان و بە دڵنیاییەوە ئەچێتە سەر سندوقی دەنگدان و دەنگی خۆیەدا. بەڵێ مرواری خانەگەر هەمان پرسیاش لە تۆ بکەم جۆرێک لە ساردوسڕی بێگومان هەبووە ئێستش کەم تا زۆر هەستی پێکرێ هەمان پرسیار با دووبارینەکەم و بۆ تۆش خەڵک ئێستا ڕێی گۆڕاوە بەرامبەرەوەی کە بەشداری بکایان هەر خەڵکێکی زۆر هەیە قەناعەتی بەوە نییە کە بەشداری نەکات. بێگومان کاکدانە لە سەرەتاوە لەگەڵ ئێستا فەرقی هەیە ئەمماوە زۆرەکە ئەم هەموو خەڵکە جوێی لەم هەموو قسە و تار و شتانە بووە دەبێت گۆڕانکاری دروست ببێ بەڵام گومانی تیانە کە خەڵک بەعام گشتیەکەی خەڵک سارد بۆ لە دەنگدان وایان لێکرا بەڵکو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەزعێکیان دروست کرد شتێکی وایان دروست کرد ئەوەی کە دەیانەویست ئەوە بوو کە بە خەڵک وا بکەن کە دەنگدان سوودی نییە بەس ئێمە ئەروک و خاتقوبری فەرمووی ئێمە کە دەچینە بازاڕەکان دەچینە ماڵەکان کە قسەیان بۆ دەکەن ئەلحەمدولیلا خەڵک قەناعەتێکی باش بە قسەکەیەمێت تەنها لێرەدا چینێکی گەنجان ئەو چینەی کە بەڕاستی بە تەمای ڕۆشتنن هەندێک گەنج هەبوو کە دەیان ئێمە دەیمان لە وڵاتی نامێنین ئەمانە تا ڕادەیەک فەرقیانە بوو یان ئەو بە تەمەنانەی کە خۆیان یەکلایی کردوتەوە
هەرنێن بۆ دەنگدانیان دەڵە هەر حیاتی دەنگم نەداوە ئەویش زۆر کەمن الحەمدولله ئێستا گۆڕانکاریی زۆر بۆ فەرقی زۆر کردووە خەڵک کە گوێی لەم هەموو وتار و مامۆستا بەڕێزانەی بەڕاستی مامۆستایانی ئاینی کە دەورێکی باشیانەیە و دەبێت خەڵکی هەرێمی کوردستانی بەڕاستی لەوە تێبگا کاتێک کە دەڵێ ناچم بۆ دەنگدان نابێت سبەینە گلەیش لەو دەسەڵاتە بکە چونکە ئەو بە 4 ساڵ جارێک مافێکی خۆیەتی کە ممارەسەی بکە و ناچ ممارەسەی ناکە ئێمە پێیان دەڵین بەڕاستی سبەینە گلەیش لە حکومەت مەکەن ئەبێ هەوڵدەن بیگۆڕن شوێنێک کە ئێوە سەردانتان کرد لە ماوەی ڕابردووە لە بانگەشەکەیان من بینیم چوونە لای کەم ئەندامان کەم ئەندامان جۆرێک لە هاوسۆزی و عەتفیان هەبوو بۆ ئێوە و من ئەو ڤیدۆیی بینیم تەنانەت وعد و بەڵێنیشان پێدا بوون بەڵام لێرە و لەوێ لە ڕۆژانی دوای ئێوەیە لەلایەن بەرپرسێکی کەم ئەندامانەوە بیستمان کە ئەوان خۆیان و خێزان و ماڵ نەڵێن دەنگیان بۆ لایەنی با بڵێن دەسەڵاتە بەتایبەت لیستی هاوپەیمانی با بڵێن تەسەوڕەکە ئێمە بەس تەنها قسەی خۆی بێ یان ئەو کەم ئەندامانەی کە بە فیعلی ئازاری کەم ئەندامیان چەشت و کۆمەڵی دادگەری تاوان وەکو منەت نا بەڵام ڕۆژێ لە ڕۆژان هاوکاری کردوون ئەوی لە توانایە بوو بێ بە وەفا بن بەرامبەر کۆمەڵ وڵی من ئەوینم کە بینی پێم سەیر بوو بە حقت لە هەندێک ڕۆ لەوانەیە سەیریش نەبێ چکە شەخ بە شخصێک هیچ ئەوێک ناگۆڕێ بۆی هەیە ئەو کەسە بەس بۆ چوونی خۆی بە کەسی تری لەگەڵانە بوو لە بانگەشەکەی خۆی کە کردی و بۆ ئێمەش داوایان کردبوو کە ئێمە بچین و سەردانیان بکەین ئەوان داوایمە چوین سەردانمان کردن و ئێمە هیچ وعدێکی ئەوەمان بەوان نەدا بەڵام ئێمە لەبەرەوەی پێشتر خزمەتمان کردبوون و منەتیشیان بەسەر ناکەین ئەرکی سەرشانمان بووە وەکو ئەرکی خۆمان و بخۆیان باسی ئەوان کە جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری دوو جار هاتوۆتە لامان و بەسەری کردوونی و هیچ بەرپرسێکی باڵا لەو ئاستەدا تا ئەستا سەردانی ئێمەی نەکردووە ئەوان زۆر پشگیرێکی گەرمگوڕیان بۆ ئێمە دەربڕی بەس دەکری ئەوە هۆکارێک بێ هۆکاری هەبێ هۆکاری لە پشتەوە بێ کە ئەم قسەی کردەوە و کەسە و ئەو وعدانی کە پێشی درا ئێمە تەمەنا دەکەین ڕاز بێ بەڵام دڵنیاین کە ئەو وعدانە تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردنە چونکە لە ڕابردووشدا ئەم وعدانە نەک وعدی زۆر درا کە زۆر بە ئاسانیش جێبەجێ دەکرا و نەشکرا ئێستا کە وعدی هەزار یەکەی نیشتەجێ بوون بە چەندین ساڵ ئەم هەزاریەکانە تەواو نابن بەڕاستی باسی کرد لە ڕێخستنەکان و ئەنجومەنەکان کرد من کاتم زۆر کەم ماوە لە بەرەوەی بەرەو کۆتایی با بڵێن حەملەکە وردەوردە ینی ئەچین بەرنامەکان و ئەو دروشم و فاسیلانە هەیە چڕتر بۆتەوە بێ بەرنامەکەی منش کورتتر بێتەوە چیت هەیە بۆ میدیای کۆمەڵی دادگەری بە شێوازێکی گشتی و بۆ رادیۆ و تەلەڤیزیۆن و پیجە فەرمیەکانی کە هی کۆمەڵن ئایا بە بڕای تۆ لە ئاستی پێویستا بوون توانیوانە شان بەشانی ئێوە تەختی ئیشوکارەکانی ئێوە بکەن لە کاتێکدا من دوێنێ شەو لە جێگەی جەنابەت بەڕێوەبەری تۆڕی میدیایم میوان بوو وتی تەنها میدیا هەموو شتێ نییە ئەو بەشێکە لە کارەکە کە مەقسێکی تەواوە بەگشتی چی دێ لەسەر میدیای کۆمەڵ وەڵام من دەستخۆشیان لەکەم زۆر سپاسیانەکەم کە بەبێ جیاوازی هەموو کاندیدەکانیان ئیشیان لەسەر هەمویان کردووە لەگەڵمان بوون لە هەموو شوێنەکان لە هەموو بانگەشەکان یعنی ئێمە وتپێتمان ئەوان ئامادە بوون دەستخۆشیان لەکەم ئینشەڵا من وای دەبینم ئەرکی خۆیان جێبەجێ کردبێ و ئەم چەند ڕۆژەی کەماویشە ئینشەڵا زیاتر لەگەڵمان بن لە هەر شوێنێ پێویستمان پیان بوو گومانی شیتیانە کە لە هەر شوێنە گوتپێتمان ئەوان ئامادە بوون و دەستخۆشیان لەکەم هیوای سەرکەوتنیا بۆ دەخوازم ئێمە گلەیمان لیان لێ بەڕاستی ماندوو بوون ئەوانیش دەستیان خۆش بێ نازانم وەک دواوتە ئەگەر دواوتە بم بە تۆ کە چوومە لای خومنیخان ناگەڕێمەوە وڵای تۆ دواوتە لە کەمتر لە دەقیقێکە چی دێک کە بە شەرتێک تۆ تاکە کاندیدی ئیسلامیت لە بازنەکەی خۆ بڵێ وەڵام من لێرەوە داوا لە هەموو دەنگدەرانی بازنەی دوو باشووری سلێمانی دەکەم کە ئەم خوشکەی خۆیان تاکە کاندیدی لیستی ئیسلامیم لەو دەڤەرە کە هەمویان دەنگمان پێ بدەن ئیشەڵاوە بە گەرموگوڕی بچن بەرەو سندوقەکانی دەنگدان و ژمارە 33یان لەبیر نەچێت لە ڕۆژی دەنگداندا لۆگۆ پرتەقاڵیەکان لەبیر نەچێت ئینشەڵا دەنگمان پێ بدەن و ئێمەش ئومێدی ئەومان پیانە بەڕاستی لە هەر شوێنێک کەسێکی دەست بە دەستنوێژ و کەسێکی مسلمان و دیندار بەڕاستی ئەبێ کەسی دیندار هەڵبژێرێ ئەبێ کەسی دەستپاک و دەست بە دەستنوێژ هەڵبژێرێ هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازین ئینشەڵا دەستیەوە خومریخان کەمتر لە خولەکێکم ماوە بەس من دوو خولەکەیم بە تۆ بتوانی لەو دوو خولەکەیە هەم دواوتەی خۆت و هەم ئەم پرسیاری ئێستا لێ دەکەم وەڵامم بیتەوە سەبارەت بە میدیای کۆمەڵ بە شێوازێکی گشتی پەیام ڕادیۆکان تەلەڤیزیۆنی کۆمەڵ پەیجە فەرمیەکانی کۆمەڵ و ڕێخستنەکان کە مرواری خان باسی کرد چیت هەیە ئەتەوێ بڵێ چی و دواوتەی خۆشە سواس دەکەم بەڵێ من سەرەتا بە لەسەر میدیای کۆمەڵ ئەڵێم سوپاس بۆ سەرجەم میدیاکارانی کۆمەڵی دادگەری کوردستان کە
بەردەوام شەو ڕۆژیان خستۆتە کار سەریەک بۆ ئەوەی خزمەت بە کۆمەڵگەی کوردی و خزمەت بە پەروەردە و دابوو نەریتی ڕەسەنی کوردەواری و پاراستنی بەها ڕەسەنەکانی کۆمەڵگەی کوردی بکەن. من سوپاس و دەستخۆشیم بۆ سەرجەم کەناڵەکانی بینرا و بیسرا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆسیال میدیای کۆمەڵی دادگەری کوردستان و سەرجەم ئەندامانی ماندوونەناس و خۆبەخشی کە توانیویانە شاشەیەکی جوان بن لە ڕازگۆیی و بوێری، توانیویانە ئاڕاستەی کۆمەلگا بە پێی واقعی سیاسی بە ڕازگۆیانە ئاڕاستە بکەن و توانیویانە ئاوێنەیەکی ڕازگۆی گواستنەوەی خەم و ناڕەحەتی و نەهامەتیەکانی کۆمەڵگەی کوردەواری بن. دەستخۆش ئێمە شانازیەکەین بە میدیا و میدیاکارانمانەوە. وەکو قمریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێ ڕۆژاوای هەولێر کە تاکە کاندیدی ئیسلامیە لەو بازنەیە، داوا لە دەنگدەرانەکەم ئەو شەقەیان لەبیر نەچێت کە درا لە مامۆستا و ئەو ئاگریان لەبیر نەچێت کە ڕیشی مامۆستای ئاینیان پێسووتان و ئەو دادگایانەیان لەبیر نەچێت کە ئەوە بۆ ماوەی 14 مانگە کەسانێکی بێتاوان کە داوای ماف و ئازادی خۆیانەکەن لە زیندانەکان و ماڵ و منداڵیان شەو و ڕۆژیان فرمێسک لە چاویان وشک نابێتەوە. دەستخۆش زۆر بەڕێز قمری شێخ محەممەد بەرزنجی بۆ سەروەری یاسا و پاراستنی بەها باڵاکان لەگەڵمان بن، متمانەمان پێبەخشن بە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان کاندیدی ژمارە 25. زۆر بەڕێز قمریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی هەولێر. سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی، ببوورە لەوە زیاتر کاتمان نەبوو. هەروها بەڕێز مرواری محەممەد کاندیدی ژمارە 33 لە بازنەی دوی پارێزگای سلێمانی کەویش لە ستۆدیۆ لەگەڵمان بوو. بینەرانی ئازیز و خۆشەویست، سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. خواتان لەگەڵ.